خۆی ئەگە بێی تەماشە بکەی کاک جەلالجان هەر هەموو ئەرک و وەزیفەی بانگخوازی بەڕاستی ئەوەیە کە دژی زوڵم و ستەم بوەستێتەوە. چونکە تۆ کاتێک کە خەڵک بانگ دەکەی بۆ یەکتاپەرستی، خەڵک بانگ دەکەی بۆ ئەخلاق و ڕۆشتی جوان، خەڵک بانگ دەکەی بۆ سیفەتە جوانەکانی کۆمەڵایەتی، بەڵام ئەگەر لەگەڵەوەدا زوڵم و ستەم و توغیان لە قیمەدابێ ئەو شتانە هیچ ئەتوانم بڵێم تام و چێژ و لەزەتیشیان تێدا نابیندرێتن. لەبەرەوەش تەماشەکە خوای گەورە بۆمان باز دەکا یەکێک لە سەرزار یەکێک لە پێغەمبەران دەفەرمێ ئینی لعەمەلیکم من القالین، ئەمن تێبینم لەسەر کردەوەکانی ئێوە هەیە، دژی کردەوەکانی ئێوەم. یعنی تەماشەکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کاتێک کە لە مەکە هیجرەت دەکا لەسەر چی هیجرەت دەکا؟ لەبەرەوەی خەڵکەکە موسڵمان نابێ، خەڵکەکە ئیمان ناینێ، نا خەڵکەکە زوڵم و ستەم دەکەن، تەحەدا دەکەن و مسلمانان ئەزیەت دەدەن و بوونەتە پەرس لە ڕێی داعوە بانگەوازی ئیسلامی. یعنی کاتێک کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا خەڵکی ئازاد کردووە، فمن شاء منكم فليؤمن ومن شاء فليكفر، بەڵام بەڕاستی خەڵکی ئازاد نەکردووە کە خەڵک زوڵم و ستەم بکات و دەست بەسەر سەرۆت و سامان و قوتی خەڵک دابگرێتن. لەبەرەوە پێویستەکە مامۆستایان زۆر بە چاوڕوونی هەموو جوهدی خۆیان ئەمڕۆکە بە تایبەتی ئەگە تەماشە بکەی کاک جەلالجان، پێغەمبەری وا بۆ عەلەیهی سەڵات وسەلام کە هاتووە دژایەتی زوڵم و ستەمی کردووە کە لە تەرازوو کراوە، پێڵ لە تەرازوو کراوە، لەو سەردەمێ و تاوانەوە بووە. قەومی لوط عەلەیهی سەڵات وسەلام دژی قەومەکەی ڕاوەستاوە کە ئیشی لیواتەیان کردووە. پێغەمبەرێکی دیکە کە هاتووە بتپەرستی بۆ خەڵکەکە مەسەلەن ئەو دژیەوە بوو کە بتپەرستیان کردووە. ئەمڕۆژ لە سەردەمی ئێمە قەناعەت بکە کە کۆتایی بە پێغەمبەرایەتی هاتووە، بەڵام ئەگەر پێغەمبەرێک هەبایە ئەمڕۆکە گەورەترین ئیش و وەزیفەی ئەو بوو دژی ئەو گەندەڵکارانە ڕادەوەستا، خەڵکی لێ هان دەدان، خەڵکی لێ ئاگادار دەکردنەوە کە دژیان ڕاوەستن قوتی خەڵکی نەخۆن و زوڵم و ستەم نەکەن و دەست بەسەر سەرۆت و سامانی خەڵک دانەگرن لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی ئابووریەوە و لە ڕووی کۆمەڵایەتیەوە.